ڕاگەیەنراوی یەکێتی مامۆستایانی کوردستان دەربارەی پاشەکەوتی موچە و ژیان و گوزەرانی مامۆستایان. سڵاوی پەروەردە و زانست لای هەموو لایەک ئاشکرا یەکێتی مامۆستایانی کوردستان وەک نوێنەری سەرجەم مامۆستایانی کوردستان لە هەموو قۆناغەکانی خوێندن هەر لە باخشەی ساوایانەوە تا دەگاتە زانکۆپەی مانگاکان لە سەروبەندی سەرهەڵدانی خەیرانی داراییەوە واتە لە 1/1/2014ەوە بە لە بەرچاوگرتنی بارودۆخی ئەسیاری گەلی کوردستان زۆر بە پشت و درێژیەوە هەڵسوکەوتی کردووە. هاوکات بەردەوامیش بۆ لە هەوڵەکانی لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ چارەسەرکردنی بارودۆخە دژوارەکە. لەم پێناوەدا بە یادداشت و بەیاننامە دەرگای سەرجەم ناوەندەکانی بڕیار و لایەنە سیاسیەکان و ڕێکخراوە جیهانیەکانی مامۆستایان و یۆنامی و یونسکۆ و یونسێفی داوە. جێگای نیگەرانی ئەو داخوازیێڕەوایانەی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاوڕی لێ نەدراوەتەوە. لە کاتێکدا پەروەردە ئەم دۆخە نەخوازراوەی نابێت تەنها خەمی یەکێتی مامۆستایان بێت، بگرە دەبێت خەمی سەرجەم دەستگا دامەزراوەکانی ئیداری و سیاسی